دوایەوەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار چوونە بەغدا بۆ گەیشتنە چارەسەرێکی گونجاو بۆ شایستەدارایەکانی هەرێم لە بودجەی فیدراڵیدا، بەڵام هێشتا ئاسۆیەکی ڕوون بۆ گەیشتنە ڕێکەوتن نابینرێت. چاودێران شکستی شاندی هەرێم لەو گفتوگۆیانەدا بۆ چەندین هۆکار دەژێڕنەوە کە سەرجەمیان بوونە تەمایی بێهێزی هەڵوێستی هەرێم لە گشتبارەکاندا کە لە زەمینەیەکی لەو شێوەیەدا شاندی دانوستانکار ناتوانێت بەبێ کارتی بەهێز دەستکەوتی هەبێت. بەرتەوازەیی ناوخۆیی و نەبوونی گوتارێکی یەکگرتوو لە ئەمبەر ڕووداوەکاندا با تایبەتی تووڕەیی جەماوەر بەرامبەر با قاتوقڕی و بژێویان ئەو ڕاستەی بۆ بەغدا ئاشکرا کرد کە ئەوانەی گفتوگۆی لەگەڵدا دەکەن گەلی کوردستان تووڕەیە لێیان کاتێ ئەوان لەوە تێگەیشتن کە حکوومەت پشتی لە پشتیوانی خەڵک خاڵیە، هەموو گوشارێکیان بۆ سەر ئەو شاندە خستەگەڕ بۆ زیاتر ملکەچکردنیان. جگەل لەوەش لە زەمینەیەکدا کە نەک هەر نێوانە حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزسیۆن پڕ لە ئاڵۆزیە، بەڵکو لایەنە پێکێنەرەکانی کابینێ حکوومەتیش ناکۆک و ناتەبان و بەغدا زۆر باش لەو ڕاستیە ئاگادارە، بۆیە ئامادە نییە بە سانایی مافە دەستوریەکانی هەرێم بسەلمێنێت. با تایبەتی لە ساڵی 2023 بەدواوە هیچ کاتێ هەرێم ئامادە نەبووە پشکی خۆی لە یاسای بودجەدا جێبەجێ بکات و شایستە دارایە دەستوریەکانی بەغدا لە فرۆشتنی نەوت و داهاتە ناوخۆیەکان بگێڕێتەوە. کاتێ حکوومەتی بەغدا دەزانێت هەرێمی کوردستان لە خراپترین دۆخی داراییدایە و دروشمەکانی چاکسازی و شەفافیەتی ژوەکەوەی کابینەی نوێ هەرێم بەڵێنی بە جاماوەری کوردستاندا بوو خاڵین لە مانا و ڕوخساری ڕاستەقینەیان، زەمینەکە گونجاوە تا زیاتر گوشار بۆ شاندی هەرێم بێن و پاشەکشەی پێ بکەن. لە دوایەوەی هەرێمی کوردستان بەبێ هیچ بەرنامە و زەمینەیەکی سیاسی و ئابووری و دیبلۆماسی و پشتگوێخستنی وڵاتانی زلهێز و ناوچەیی ڕیفراندۆمێکی شکست خواردووی ئەنجامدا، پێگەی دیبلۆماسی هەرێم با شێوەیەک بەهێز بوو کە بەغدا بە سانایی دەتوانێت وڵاتانی ناوچەکە لە قەوارەی هەرێم بترسێنێت. بۆیە لە کاتێکدا شاندی هەرێم چوونە بەغدا، شاندی حکوومەتی ناوەندی با سەرۆکایەتی مستەفا کاظمی سەردانی تورکیای کرد و چەندین ڕێکەوتنی گرنگی سیاسی و ئەمنی و ئابووری لەگەڵ داواژۆ کرد کە ئاشکرایە ئەو ڕێکەوتنانە لە ئێستا و درێژخایەندا بۆ زیاتر بەهێزکردنی پێگەی هەرێم بەکاردەهێنرێن و ناوەندیان پێ بەهێز دەکرێتەوە، کەواتە ئەو زەمینە نوێیەش حاڵەتێکی نەرێنی و سیاسی و دیپلۆماسی و ئابووریە بۆ داهاتووی هەرێمی کوردستان. پارتەکانی ناوەڕاست و باشووری عێراق خۆیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی نوێ ئامادە دەکەن. یەکێک لە دۆسیە گرنگەکانی کەمپینی هەڵبژاردننی ئەو پارتانە بەکارهێنانی گوتاری توندا بەرامبەر هەرێمی کوردستان، بۆیە لەم کاتەدا بە هیچ شێوەیە خواستەکانی هەرێم ناسەلمێنن. ئەو زەمینەی کە هەرێمی ملکەتی بەغدا کردووە و نەگونجاوە بۆ دەستەبەرکردنی شایستەدارایەکانی گەلی کوردستان، جارێکی تر دەری دەخات خوێندنەوەی دەسەڵاتدارانی کوردستان بۆ سیاسەتە ناوچەیی و نێودەوڵەتیەکان سەرلەبەری هەڵەیە و بەم ڕۆژە دژواری گەیاندووە، بۆیە دروشمەکانی بژی و بڕوخێ و جوڵاندنی عاتیفەی ناسوێنالیستی چیتر کاریگەر نین و ناتوانن جێگەی دیموکراسی ڕاستەقینە و شەفافیەت و حکومڕانی تێگەیشت و پێگەیشت و بگرنەوە. لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەدا ئێمە تووشی چەندین قەیران بووینەتەوە.